بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خوای گەورەتان لێبێت بینەرە ئەزیز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان. خۆمان بە خۆشحاڵە زانین لە خزمەت بەڕێستانە و لە دەرفەتێکی تر کە خوای گەورە بەنسیبی کردینەوە پێتان شاد بینەوە و تێیدا گفتوگۆیەکی باش تەواوکردی و گفتوگۆیی کە لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکەدا لەگەڵ جەنابی مامۆستا دلێر گەرمیانی کە زەحمەتیان کێشا و لوتفیان فەرموو لە بەرنامەکەمانە بۆ جارێکی تر ئامادە بێ تەواوکاری بەرنامەی یەکەم دەبێ و لەسەر ڕەهەندەکانی دیکە و بەشەکانی دیکەی تەواوکاری کەلیمەی تەوحید لا ئیلاهە ئیلا الله ڕادەوەستین و گفتوگۆکەمانی تیادا درێژە پێ دەدەین. سەرەتای بەرنامە بە گەرمی و خێراتنی جەنابی مامۆستاکەین. یەخوا بەخێر بێن. ماندوومان کردی خی گەورە لێتان ڕازی بێت. خی گەورە بۆ خاتر اسمی عەظەمی خۆی لێمان وەرگێت، خلاصمان پێ بەخشێت ئینشاءالله. و بە گەرمی و خێراتنەوە ئەم میوانە ئازیزانە شەکەینەوە. یەخوا بەخێر بێن، زۆر خۆشحاڵین بە دیدارتان. خێر بێن سەرچاو. جەنابی مامۆستا دلێر لە ئەڵقەی یەکەمە جەنابتان زۆر بەباشی لەسەر ئەو بابەتە ڕاوەستان لەسەر کەلیمەی تەوحید بۆ خۆی و مانای حەقیقیەکەی بەڕاستی و لەسەر فەزلی لا ئیلاهە ئیلا الله و هەندێک گفتوگۆی دیکە لەو چوارچەوەیە پێکەوە باسێکی باشمان کرد. هیوادار ئینشاءالله بینەران و بیسەران سوودی باشیان لێ وەرگرتی بێ. ئەوەی کە ماوەتەوە هەندێک بەشی دیکە ئینشاءالله لە سری ڕادەوەستین لە فەزلی لا ئیلاهە ئیلا الله کۆتاییمان بە بەرنامەکەمان هێنا. ئەگەر تەواوکەری ئەو بابەتە جەنابی مامۆستا وەکو بەرەکەت و وەکو فەزلی ئەم کەلیمەیە لە ئیمانی مرۆڤایەتیە لە ژیانی مرۆڤەکانەوە بە تایبەتی بڕوادارانە کە پێی دێنە ناو ئەم ئیسلامەوە ڕنگدانەوەی چۆنە و چیە لێەوە دەست پێ بکەینەوە ئینشاءالله چینا بەشەکانی تر. خۆی گەورە پاداش دات و الحەمدولله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. دووبارە سێبارە خۆی گەورە پاداشی جەنابتان باتۆ. خوا بۆ خاتری اسمی عەظەمی خۆی قسەکردن و گوێگرتنمان تەنها لە پێناوی خۆیە بێ. ئێمە زۆر سپاسی خۆی گەورەکەین کە خۆی گەورە مەشغوڵمان کە سەرقاڵمان کە بە دینەکەی خۆیوە و داواکەین خۆی پەروەردگار یارمەتیماندا لە قسە دەرچێت، خۆی گەورە عەمەلی جوانیشمان پێ ببەخشێ و ئیخلاص و سەواب. و من دەستخۆشی لە ئێوە کەم کە گرنگی دان بەم بابەتانە ئەساسن. بەخوای گەورە پاداشیان برانە بداتەوە بە تایبەتی و برانش کە لە پشتی کامیرەوەن. خۆی گەورە ئیخلاص بە ئێمە ئەوانیش ببەخشێت. لەبەر ئەوەی هەستم کرد کە کاتمان زۆر کەمە ئەو ئیکتیفاکەم بۆ بەڵگانەی پێشەوە بەس تەنها یەکش دەڵێم لە فەضلی لا ئیلاهە ئیلا الله بەو شەرتانەوە بەو خاڵانەی کە ئەڵێن مقتەضیاتی لا ئیلاهە ئیلا الله کە لا ئیلاهە ئیلا الله ئەی خوازێت داوای ئەکات لە گیانی هەر کەسێکە جێبەجێ بێت. بەسە بۆ ئەوەی کە ئەم قسەم بۆ ئەوە نییە گوناها ئاسان کەم، بەڵام باسی گەورەی ئەم لا ئیلاهە ئیلا الله بەسە بۆ ئەوەی کە ئینسان بینی ئەرز و ئاسمان گوناهی هەبێت بە مانای لا ئیلاهە ئیلا الله بەو مانای بگاتە دیداری خوا، شرکی بۆ خوای گەورە بڕیار نەدابێت. چی؟ شرک بەو مانای هاوارکردن غەیرە خوای گەورە و غەیرە خواپەرستن و عیبادەتکردن بۆ غەیرە خوای گەورە، صفاتی خوای گەورە دان بە مەخلوقی تر لە چی ڕبوبیەتا بێ، لە ئەفعالی خواچی لە ئولوهیەتا بێ، کردەوەیەک عەبد کە ئەبێ بۆ خوای بکرێ عیبادەتی بۆ غەیرە خوای بکەی، وەچی لە ناو صفاتی خوای پەروەردگار عەزە وەجەل کە ئینسان بە غەیر بە موحیدی بگاتە دیداری خوا چەند تاوانبار بێ. لا ئیلاهە ئیلا الله شەفاعەتی بۆ ئەکا کە هەتا لە ئاگری جەهەنەم نەمێنێت. و ئەو کەلیمە ثابتەیە کە ناخی لە عەرزە کوتاوە و لق و پۆپی لە ئاسمانە کەوا بوو لا ئیلاهە ئیلا الله. هەر کەسێ ئەو لا ئیلاهە ئیلا الله خوای گەورە دایمەرزێن لەسەر لا ئیلاهە ئیلا الله دڵنیابن فیتنەکانیش نایڕوخێنن. بەباشی لی تێبگا و خوای گەورە تەوفیقی بدات. بەڵام ئەوەی کە ئێستا دواتر ئینشەڵڵا ڕۆینە خزمەتی ئەو مەرجانە کە ڕوون بێتەوە بزانم وە لا ئیلاهە ئیلا الله کاریگەری لەسەر ئەسحاب هەبوو، ئێستا وەکو پێویست
ڕنگدانەوەی لەسەر ئێمە ماسە پێشەوەی بچینە ناو پرسیارەکان لەوانەیە لە چوارچەوەی گفتوگۆکان و پرسیارەکانیشمانە جەنابەت حسابیەوەت کردبێ کە باسی بکەیت. بەڵام پێم خۆشە هەر لە سەرەتای داخڵبوونمانەوە شتێک هەر بڵێ هەمانە بە عشقی لا ئیلاهە ئیلا الله و ئەژی بە تامەزرۆییەوە دینداریەکە و بەڕاستی هەر لە مناڵیشەوە تا دەرچوون لەم ژیانە هەر ئیسلامی خۆشەوێ مسلمانانی خۆشەوێ، بەڵام تێگەیشتنی بۆ ڕادەیە نییە بەشەکانی و مەرجەکانی مانای حەقیقی لا ئیلاهە ئیلا الله نەواقز و هەموو شتەکانی تری باوڵێن فەزڵ و ئەوانەی بەباشی تێبگاوە ئیستیعابی بکە و بەڕاستی ڕوون بێکە تەنها ئەوە ئەزانێت چیە خۆشەویستی خۆ پێغەمبەرەکەیەتی، ئەوەی ئەیزانێ تەسلیم بوونە بەم ئاینە پیر، ئەوەی ئەیزانێ ئەنجامدانی شاعیرەکانی دینە. چۆن تێبگەین کە ئەمە چارەنووسی چییە ئەگەر هەڵەیەکی بەسەرداهات زانم ینی چۆن ئەگەر ڕێگەکەی بە تەواوی ینی ئەم وردەکاری لەلا ڕۆشن نەبێ چی پێدەوترێت چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت. بسم الله الرحمن الرحیم. ئێمە چونکە هەر باسی علم و بەرنامەکەش کەمی علمیە توشتمان کرد، یەکشت ئەڵێم لەوە چێت جاری وایە سەبق لیسانەوە جاری وایە ئینسانی عیمسیەگە دێتە سەر زبانە، جاری وای شەیە شاعرەکان زۆر بەکاریان هێناوە ئیتر لە مەسەلەی هەرچەنە جەنابەت مەبەستمەوە نەبوو جەنابەت باسی خواد نەکرد بۆ خوا بۆ مەسەلەی تعبیر بەرامبەر خوای پەروەردگار ئێستا قورئان مەحەبەتی بەکاری ناوانیە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. بەڵام کەلیمەی عشق لەبەر ئەوەی زانایان ئەفەرموون جۆریەکە لە خۆشەویستی و شەهوەتی لەگەڵای لە قورئان و سونەتیش بەکار نهاتوە بۆ خوای پەروەردگار. ئێمەش هەر شتێ بۆ خوای گەورەی بەکاربێنین لە قورئان و سونەتەوە کە خۆ و سنەتی صحیح بۆ خوای گەورەی بەکاری هێنابێ ئەوە هەر وەکو ئیضافە خەڵکی ئیسفادەی لێ بکە خوای گەورە پاداشت داتەوە. مامۆ سەعباس ئەم باسە ئیتر خۆ پاداشت داتەوە جەنابەت کە پێشت خست لە ئەو کاتەیە من ڕۆشتمە سەری بەستەوەشی ئەمەی جەنابەت باشتر بێ بۆ خەڵکی دوور نییە خەڵکی ئەم پێشمان لێ بگرێت لە شتەکانی ترە بۆ ئەوەی نەوەکو ئەم مقەدیمە ببیسن ئەوە لە حەڵقەیەکی تر بێ پیان نەگەین یان لە کۆتایی بەرنامەکە بێت. من دوێنێ پێرێ برایە گوتی ئەم جارە لەم ئەحداسانەی ڕۆژاوە و شتان دیێشتە نووسیوە کەمی ڕوون نەبووتم عنوانیان خوێندێتەوە تا خواردیان خوێندایەتەوە زانی کە ئێمە وەکو مسلمان وەلامان بۆ خوایە بۆ پێغەمبەرە بۆ ئیماندارانە و بەوی دینش خزمەتی ئەم خاکەی خۆمان ئەەکەین و دڵسۆزیش بۆ نەخۆش ئەوە تا دیکتۆر نەخۆشیەکەی پێ بڵێت چیەتی چارەسەرەکەی دڵسۆزیش بۆ ملەتە بڵێت چارەسەر لەکوێیە گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگارە نەک دژایەتی خوای پەروەردگار. لێرەوە کەوا بوو ئەم بابەتیش کە وەسم لەوە بوو احتیمالە گەرم ئەمەد پێش نەخستایە وەکو پێویستەوە کە تێ نەگەشتایان ئینسان جارێت تا کۆتایی گوێر نەگری احتیمالە نەزانێ ئەو بابەتێکی هێژگار گرنگە ئەویش ئەوەتانێ جگەل لە سێ شت کە ئەوام تایە هەر کافرە بێت عزر بە جەهلی نییە لە دین دەرئەچێگە نوێژ و ڕۆژش بکات. اینجا ئەیشتوانی بڵێ بۆ لەبەر ئەوەی ئەو سێشتە جەنابەت وتت لەبەرەوەی ئەوامە و نازانێ علمی نییە یان کاکە لە وڵاتێکەژی تازە ئیمانە ناوە مسلمانانی پێنەگەشتووە زبان شارەزانیە ئەو سێشتە بریتە لە تەنقیسی خوا و پێغەمبەر و قورئان. تەنقیسی عانیم بەکەم ڕاگرتن ئێستێزا پێکردن گاڵتەکردن بێڕێزی بەرامبەر خوا ئەستەغفیرڵڵا پێغەمبەرەکەی ئاەتەکەی ئەمە دەقی لەسەرە. خوای گەورە فەرمی قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. قد بتحقيق آية شت نەما گاڵتەی پێنەکەی خوا و پێغەمبەر و ئاەتەکان نەبێت ئێوە بیانوم مەهێننەوە بە تحقیق کافر بوون لە پاشەوە ئیماندارن. ئەمانە بۆ جیهاد دەرچوو بوون ئەمانە بۆ جیهاد دەرچوو بوون لە تەبوک بوون بۆ وەکو زانایان ئەفەرمون ئەمە عوام تایەن نەخوێنەوە تایە زانایە معلومە لە دین بالضرورة يعني پێویست ناکە بگڕێ بەحث معلوم من الدين بالضرورة ئەوەیە کە هەر هەموو کەسەی زانێ خۆر دەرچوو هەموو کەس زانێ ڕۆژە ئەو بوو لێرە ئەمەیان بۆ چونکە ئەبێت تعظیمی خوا بکەی
پێغەمبەری ئازیز بە گەورە بگری ئاياتی خوا لەم سێبابەتیان نازانین و شت نییە بۆ چونکە هەموو کەس زانانی هەر قسە بەخۆی بڵێ پێی ناخۆشە قسە بە عەشرەتەکەی بڵێ پێی ناخۆشە ڕاست قسە بە کوڕەکەی کەوا بوو ئەمە تۆ لێرە دێی وا ئەەکەی ئەمەیان بە علم و ئەیکە ئەو قسەکەیە بەڵام ئەوی کەی کە جەنابەت ئیشارەتت پێکرد زۆر کەڕەت بەڕاستی زوڵم کراوە لە هەندێ لە زانا وەکو شێخ الإسلام ابن تەیمیە خزمەتی گەورەیان کردووە وەکو شێخ محەممەدی کوڕ عەبدواب کە ئەم بابەتانە ئەوان زۆر باسییان کردووە شروطی لا إله إلا الله و نەواقضی ئیسلام کە زەمانێک بۆ خەڵک هاواری کردوتە دار و هاواری کردوتە بەرد و قەبری پەرستووە و باسی تەوحید کەم بووە کە هاتوون ئەمەی کە ئیشی پێغەمبەرانە لێرەوە دەستیان پێ کردووە خەڵک ئەو بەشەی نەخوێندێتەوە ئەوان یان کەم ئاگای لێیەتی وەکو پێویست ڕێی نەکەوتبێ ئەگینا جگەل لەمانە لای ئەهلی سونە شەرت نییە هەر کەسێ بکەوێتە کوفرێک و کافر بێت هەر کەسێ بیدعەیە بکا ببێ بە مبتەدع ئەمە قەزەیەک هێزگار گرنگە هەندێک کەس کە مسلمانان یەکسەر تەکفیرەکەن ئەڵێ من وقع في الكفر وقع الكفر عليه هەر کەسێک کوفرێکی کرد کافر ئەبێ بەڵام تۆ ئەبینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا بووە کاتێ داوایان لێکەوتیانەی پێغەمبەری خوا هاوتانێ بێباوەڕەکان دارێکیان هەیە و بلەدەوری کۆبوونە تۆشم شێر و یینەکانیان پێ هەڵواسی و لەبەرەوەی ئەڵێن بە مبارەکی ئەزانون و بەهێزە بێت و لە کاتی شەڕە بەهێزە بێ اجعل لنا ذات أنواط دارێک وەکەوەمان وەدانی فەرمی الله أكبر سبحان الله ئەمە ئێوە داوایەکەن ئەوە بوو بەنی ئیسرائیل لە پێغەمبەر موسای داوای کرد وتی اجعل لنا إلها كما لهم آلهة کابوو لێرە ئەوە چی بوو ئەوان بەنی ئیسرائیل زۆر پێغەمبەر موسا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ عەزیەتیان داوە ئەم قسە لەوە ڕوونتر هەیە بڵێ ئەوان چۆن گوێرەکێکیانە پەرست گوێرەکێکیش بۆ ئێمە دانێ لە دوای ئەوە مۆمعجیزە دوای سەرکەوتنیان دوای ئەوەی لە ئاوەکە تێپەڕیون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نە بەمان نیوت کافرە نە ئەوەی پێغەمبەر موساش بڵێ ئەمە ڕاستی کردووە ئەمە کوفرە وتی کوفرە بەس بە ئەمای نەوت کافرە بۆ لەبەرەوەی حەدیث العهد تازە ئەم مەسئلەیان نەزانیوە دایکی ماداران عائیشە بە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئایا خۆ ئاگای لە هەموو شتێکەیە فەرموودەکە صحیحە لە صحیحان بخاریان مسلمە یعنی کەسێ ئەوە بکا کە وا بزانێ خۆ ئاگای لە هەموو شتێ نییە دوای ئەوەی علمت پێی هەبێ استەغفر الله نقصانیە بۆ خوای پەروەردگار هەروەها لە بەنی ئیسرائیل لە کەسێک بوو و بە مناڵەکانی فەرموودەی صحیحە وتی باشە من چۆن باوکێک وتیان باوکێکی باشی دەوتی وەسێتی بۆ کردن ئەگەر من مردم بمسووتێنن خۆڵە مێشەکەم بکەن بە دوو بەشەوە بەشێکی بدەنە دەریاوە بەشێکیشی لە سەر شاخێکی بەر ڕۆژی با بیدەن بە هەوا بۆ ئەگەر مردم بەڵکم خوا نەتوانێت زندوم کاتو ڕوونە شەکی لە قودرەتی خوایە بوو کە خوا بتوانێت زیندوی کاتو ئایا ئەمە کوفرە یا کوفر نییە بەس خوای پەروەردگار کە زیندوی کردوتی بۆ وات کرد پێغەمبەری خوا بۆمان باسە کات بە وحی تی خوای پەرخوای گەورە ئەمری کردە با شەکە بەخوای گەورە ئەمری لەبەری کون کافونونە ببە ئەبێ وتی خوای لە ترسی تۆ خوا جاهلەکەی قبول کرد نەزانینەکەی ئیجتیهادەکەشی بۆ سەبەبەوەی خوا لێی خۆش بێ خوایە لە ترسی تۆ بۆیە شێخ الإسلام ابن تەیمیە فەرمیێ ئێمە ئەو کەسانەیشی کە هاوارەکەنە قەبر بە کافریان نازانین تاوەکو ئیزالەی شوبهەیان نەکەین ئیزالەی شوبهە وای لێ بکەی ئەو وابزانێ ئەمە مخالفەی خوا و پێغەمبەرە نحن لا نكفر من يعبد قبور الصالحين حتى تزال شبهتهم وتقام عليهم الحجة هتاوكو الشبهة نهيلين إنجا إقامة حجة لسر بكرية إقامة حجة معنى واني من قصيجي وكمولو شير سقيبة من النبي سقيبو ما مصاهي وابر وردي كردوها أوي وابزاني أوي أي كان مخالفة خوا بيغمبر أو بو أكا بو خوا بقورة قرتن بس أو أما أكا بو خوا بقورة قرتن كفرك هر كفرة ئەبێ مسلمانان هەر مسلمانی لێ ئاگادارکەنەوە نابێ لەبەر کەسێ بە هەڵەتێ گەشتوتیە ناگە و عوامە من دینەکە بگۆڕم خۆڕوونە قسەکەم دوو محەممەدی کوڕ عەبدواب کە خەڵکی بڕۆ بیخوێنتوڵێ یعنی لە لای ئەوەڵێ نحن لا نكفر من يعبد قبر أحمد البدوي من جارێکیان لای مامۆسایەکی بەڕێزی سۆفی خوێنبوو کە ناوەڵا لای من کافرە کەسێ قەبرێ پەرستێت بۆ تمدا تەماشاکە ئەو ئەڵێ بۆ لەبەرەوەی تعظیمی خوای کردووە خوای بە گەورە ئەزانێ پێغەمبەری خۆشەوێ وا ئەزانێ بەمە خوالی ڕازی ئەبێ وا ئەزانێ نەهاتووە دژایەتی خوا بکات ئەو کاتەکە چی ڕووی ئەدا
ئەو کاتەوتی بۆ ئەڵێت حتى تزال الشبهة وتقام عليهم الحجة تاوەکو ئیزالەی شوبهەی بکە ئیقامە حجە بکەیتە سەریە. هەروەها ئیبن تەیمیە کاتێ مناقەشەیەک لەگەڵ نەیارەکانیە عالم بوون وتی لو قلت ما قلتم ئەوەی ئەگەر ئێوە ئەیڵێن من بیڵێم لەکەفەرت تووشی منە کافرە بم لكنكم لا تكفرون ئێوە کافر ناکەن لأنكم جاهلن بەرامبەر نەیبوتەوە کاکە من ئیقامەم کردوتە سەرتانە. کەوابوو لێرە باو باپیرانمان لەوە ڕۆزگارێکە ژیاون خەڵک بۆی ڕوون نەکردوونەتەوە ئەو مامۆسانە بەو شێوە پەروەردەیان کردوون تا ئەم دەقەشەی خۆ خۆێسایەوەتانێک کاکار لەم شاری خۆمان خەڵکەیە بەناو دین و قسە بە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی صلی الله علیه وسلم خەڵک لێ ئەپارڕێتەوە خەڵک داوای ڕزقی لێ ئەکات کۆمەڵێ ذکرەکەن کە هەر لە حیث سونەتێکی پێغەمبەرە نییە صلی الله علیه وسلم. یعنی کەوابوو ئەمە خەڵکێکی نەخوێنەوار عەوام کە وا ئەزانێ عەرەبی نازانێ شعرێکی بۆ بخوێنە بڵێ ئایەتە تەسلیمە بێت ئەو وا ئەزانێ بە قسەی خوا ئەکات بەڵام لەگەڵەوەشە تاوان منکەر هەر منکەرەوەنە کوفری گەورە ناوارکردنە غەیرەخوا لە قەبر پاڕانەوە وابزانی غەیرە خوای گەورە صیفەتی غەیب ئەزانێ وایوانی وابزانی غەیرە خوای پەروەردگار شیفات ئەدا مناڵت ئەداتێ کەوابوو لێرە بترسی لە قەبرێکە لە شارێکی ترە لە قەبرێک بترسی وانێ ئەو ترسی غەیرە تەبیعی پێ ئەوترێت بەڵام لەگەڵەوەش خوا پاداشداتە تو ئەوەت پێش خست ئەمانە گرنگن بۆەوەی کە بینەر بزانێت چەند گرنگە جێ بگرێت لەم بەرنامەیە سنەیە بەرامبەر مسلمانان بۆ ئیمامی ئەحمەد لەژێر تەعزیبا بوو بە ناو بەغداد ڕێیەک لەوەی خەڵکینە هەر کەس بڵێ قورئان مەخلوقە خوا دروستی کردووە صیفەتی خوا و کەلامی خوا نیە کافرە بەڵام ئەیوت من ئەوەی خۆم ئەوەی وا ئەڵێ بە تەعین شتەکە کوفرە بەس ئەوم بە کوفر نازانم والله لو أن لي دعوة مستجابة لصرفتها للسلطان بۆ لەبەرەوەی فقهی ئیسلامی شەریعەت بوو سوڵتانەکەش وای ئەزانی واتیان گەیاند بوو ئەوە دینە نەک لە دژایەتی دینە کەەوە کەسی هەڵەتی نەگەڵ وڵای ئیمامی ئەحمەد کاکە قسەکەی سوڵتانی بەهین زانیوە چونکە ئەوان وایان زانیتیە خوا بەمە بە پاکەگرن تەنزیهی خوا ئەکەن خوا لە عیب بە دوور ئەگرن کە ئەوە ئینکاری هەندێک صفاتیانە کرد کەوابوو لێرە ئیمامی ئەحمەد شتەکە بە کوفرە زانێ و قائلەکەی بە کافر نازانێت چونکە جیاوازە تۆڵی خەڵکینە ئەمە کوفرە بەڵام ئەو کەسەی کە هاتیایە بە ئیقامە حوجە بکرێتە سەری بزان مانعێک نییە جاهلیەک تەقلیدیە تەئویلێک وانە ناکرێت مەسەر بەڵام بەداخەوە مەسەر معاز لە یەمەن گەڕا سوزدەی بۆ پێغەمبەر هەندێک کەس هەن ئەی ئەکرێت لە دڵسۆزیشیان نابێ بۆ دین و لە خۆشەویستیشیان نابێ بۆ خۆ پێغەمبەر هەندێک لەو ئاکار و ئەخلاق و چوزانم مامەڵانە ئەبینن یەکسەر خاوەنەکەی کافرەکەن پێم وایە ئەهلی سونە و جەماعە هاوڵان ئەوەی کە بڕۆ لای چوار ئیمامەکە ئیمامی شافعی ئیمامی ئەحمەد زۆر بەڕەحمن لەمانە معتەدلن ئێمە یەک شتمانەیە لە فقه هەموو مامۆساینیەکانە زان پێوتە بابی چی بابی مرتەدی ئێمە چۆن بە معاملاتمانەیە بیوعمانەیە لە دینی شاشتیەکە یەک خەڵکی پێم مرتە دەبێتەوە لە دین دەرەچێ ئیستیتابە ئەکرێتەوە دوایەوە نابێ ئەمە دین بەبێ مرتەدی هەموو دینی هەیە هەموو فکرەیەکەیەتی کابرا هەر فکرێکی دنیای نووسەتی کابرا لە فکرەکەی پەشیمانە بێتەوە هەڵەگەڕێتەوە لە حیزبەکەی ئەو لە فکرەکەی ئەو دین بەبێ تەکفیر نوقسانیە چکە کەسێک ئەو باوەڕی بە دین نامێنێ هەر لە عادی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێک نەبوو وحی بۆ پێغەمبەر نووسی دوای مرتد بووە عەرزیش نەیگرتە خۆی چونکە ویت محەممەد من فێرم کردووە صلی الله عليه وسلم خەپەر دەستەباتەوە جا ئێستا با بچینە سەرەوەی کە پرسیار لە مەرج و شەرتەکانی لا إله إلا الله بکەین جا بەهار ویستە بکە ئەوەنە لای ئەهلی سونە ئەهلی خۆی قاضیە خەڵکدا ئەنێ دوای ئیقامە حوجە و دوای ئیستیتابە و دوای ڕوونکردنەوە بزانم ئەم شخصە ئەنجا قاضی ئەبێ بڕیار بدا بزانم ئەم شخصە کافر بووە یان ناگیران کەسێکە بە کەسێک گەڵێ کافر بەرزە بێتەوە ئەگەڕێتەوە گەر کافر نەبێتەوە سەر و کەسە خۆی زۆر لای ئەو کەسانەی کە بە ئاسانی مسلمان کافرەکەن لە دین دەرەکەن خوێنی مسلمان زۆر ئاسانە لای ئەو کەسانەیش کە کافر بە مسلمان ئەزانن هەرچی بکات تاوان بک قسە بە خوا بڵێ باوەڕی بە بەرنامەی خوا نەبێ باوەڕی بە میرات نەبێ باوەڕی چونکە ئینسان باوەڕی بە یەک ئاەت یان یەک حەدیث نەبێ بەس بزانێ ئەمە کەلامی خوایە ئەم میراتە خوا فەرموویەتی کورد و جاری کچ بەرێ
خوای گەورە حەڵاڵی کردە پیا و چواژنی هەبێ بەو مەرجەی کە عەدالەت بێ بەو مەرجەی کە زوڵم لە بینیان نەکات ناخۆ بە ئەمرە فەرمە فەواحیدا بەڵام ئەلموهیم کەسێک توانای هەبێ عەدالەت بێت بەخۆیان ببینێ خوا حەڵاڵی کردەوەی کەسێک بڵێ کاکەمە مافی ئافرەتی خواردە بزانێ قسەی خوایە و گاڵتەی پێ بکا و ڕازی نەبێ و حکمێکی تر بە یەکسان بزانێ یا بە باشتری بزانێ لە دین پێی دەرەچێت ئەمە قسەی من نییە هەمووی ئاەت و فەرمودە و حەدیسی لەسرە بۆیە ئێستا کە ئەم بابەتەم بابەتێکی هێزگار گرنگام دەرزانێت هەبوو هەردوو لای خەتەرە کەسێکە مسلمان بە کافر بزانێ خوێنی مسلمانی زۆر لە ئاسانە بێ و کەسێکیش لەو لاوە بێت هەرچی بکەی قسە بەخوا بڵێ بە پێغەمبەر نوێژ نەکە عیبادەتت نەبێ باوەڕ بە ئیسلام نەبێ هەر بە مسلمانی بزانێ خەبارداشە بێتەوە مامۆسای بەڕێز ئێستا فەرموون مەرج و شەرتەکانی لا ئیلاها ئیلا الله. بسم الله الرحمن الرحیم مامۆساییان خۆ ئێمە دەستنوێژ مەرجی هەیە بەڵێ نوێژ شروعی نییە کەسێکە نوێژ کا بەبێت دەستنوێژ خوا لێ وەرناگرێ ئێمە چەند فێر بووین شەرتی نوێژ لەبەرەوەی نوێژمان خواوەری بگرێ و شەرتی دەستنوێژ و هەڵوەشانەوەی دەستنوێژیش کابرا ئێستا تۆ سەفەرێک تەیارەکە 5 دقیقە پێش سەفەرەکەی تۆ دەرەچێت دەستنوێژت گرتووە حازر لێ کورە خۆم هەر نوێژ 5 دقیقە چییە بابیکەم لە ڕووی شەرعی و قبوڵی داخلی وەختەکەی نەبوویت داخلی وەخت شەرتە کابوو چۆن ئێمە بزانین چی نوێژەڵەوە شوێنێتەوە چی دەستنوێژەڵەوە شوێنێتەوە ڕۆژوو ئەمە زۆر گرنگە لە هەموو ئەمانە گرنگتر مەرجەکانی لا ئیلاها ئیلا اللهە لەگەڵ ئەو شتانەی کە لا ئیلاها ئیلا الله ئینسان هەڵەوە شوێنێتەوە لەبەرچی ئەم مەرجانە هەتا وەکو کۆنە بێتۆ ئێمە هەموو جارێتومانە کاکە کەسێکە عوزری هەبوو ئەو کاتە پێوتێ مەوانە تۆ شتەکە باسەکەی ئەڵێ لا ئیلاها ئیلا الله بەم مەرجە دروسە باشە بەم شتانە شەڵەوەشێتەوە بەڵام هەر کەسێ ئەم مانعی هەبێ من پرسیارێک لە تۆم تۆ بە خەڵکەڵێ ئێستا لێرەوە لە خەڵکی نوێژ بە پێوە نەکەی خوا قوڵی ناکە ئێبینی برای لەسەر کورسیک ڕۆیتە ماڵی سێکێک پاڵ کەوتووە کابوو مانعێک هەبوو نوێژەکەی بە پێوە بکە خوا قوبوڵیەکە کابوو لێرەش لە شتەکانی تریش مانعی شەرعی بێ هەوا و ئارەزوو نەبێت دینیش من لێرە ئەم قسە بکەم دین ئەبێ لە عولەما وەربگیرێت من زۆر گریم لێکرێ مامۆستا دێر ئەو تۆ هەر قسەی خۆت ناکرد من چیم خەڵکشتم لێ وەربگری نەبی بڵێم کاکە ئەو عالمانە کە پێغەمبەری ئازیزە فەرمی صلی الله علیه وسلم هەر کاتێک زانایان نەما خەڵکی دینی لە کەسانی نەفام و جاهل وەرگرت فتوایان بۆ ئەدەن سەر لە خۆیان و خەڵکی شتێکەدەن بۆیە کاتێک تۆ ئیمامی شافعی ئیمامی مالک ئیمامی ئەبو حەنیفە عولەمای گەورەی ئوستامە ئیمامی نەوەوی مانەیە ڕۆی کاکەمانە باش لە دین تێگەشتون خوای گەورە قبوڵی پێداون پێش ئەمان تابعین پێش تابعین سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دین تێگەشتون بۆیە ئەم مەرجانە ئێستا باسەکەی نیچیان قسەی ئێمە نیە تەماشاکە یعنی بەڕاستی خوا پەنامام داد زۆر کەڕەت ئێستا خەوارج یەک سەحابەیان تیان نییە زۆر کەڕەت لە نەخوێنەواریوە خەڵکی تووشی ئەوە ئەبێ لە دین تیژتر بێت یان لە دین نەرمتر بێت تاوان سادە تەماشا بکات یەکێک لەوانە کە ئێمە باسێکێن ئەو مەرجانەی کە دانراوە پێشەوەی من ڕۆمە سەر ئەو مەرجانە ئیمامی حەسەنی بەسری ئەفەرمیێ کەسانی هەن ئەڵێن من قال لا إله إلا الله دخل الجنة انجا فەرمی فقال من قال هەر کەسێ بڵێ لا إله إلا الله فأدى حقها وفرضها دخل الجنة ئەم لا إله إلا الله بزانم حقەکەی چیە جێبەجێیکەی ئەم لا إله إلا الله بزانم ئەو شەی کە فەرضیەکە لەسەرت جێبەجێیکەی بۆیە وهبی کوڕی منێ فەرمیێ ئەلەیسە لا إله إلا الله مفتاح الجنة ئایا لا إله إلا الله کلیلی بەهەشت نییە گیان بەڵێ قالوا بەلا لا ولكن ما من مفتاح إلا له أسنان هیچ کلیلێک نییە یا من بۆ خۆشی لەو شارەیەوە ماوەیە کلیساز بووم دوکانی کلیسازی مەبوو فەرمیێت ئەو قەولەی ئیمامی حەسەنی بەسری فەرمی خەڵکی ئەڵێن لا إله إلا الله هەر کەسێ بیڵێ ئەڕواتە بەهەشت فەرمی إن أناسا يقولون فقال من قال لا إله إلا الله فأدى حقها حقەکانی لا إله إلا الله جێبەجێ بکە بزانم حقە چییە لولا وفرضها دخل الجنة بزانم چی لەسەر تۆ فەرضەکات پێویستەکات وهبی کوڕی منەبێش فەرمی ئایا لا إله إلا الله کلیلی بەهەشت نەوتیان بە فەرمی ولكن ما من مفتاح إلا له أسنان ئەو کلیسازیە یەکێ لە دانەکانی نییە ئەوە بەردێ بدە لەسەریە کەمێ بڕاتە خوارەوە ئیتر ئەو ساشمە لە ناوە ئەیگرێ نایڵێکی لەگە بیکاتەوە کەواوتی هەموو کلیلێک دانی هەیە
فإن جئت بمفتاح له أسنان فتح لك كليليك بين دانكاني هبيت درقات بو أكاتو وإلا لم يفتح لك كابوتي أم لا إله إلا الله مرجي هيو أبي أو مرجانش بريتين لدانكاني لا إله إلا الله بويا هنا فرميت ابن القيم إشارة بواكا فرميت كليلي بهشت لا إله إلا الله يا هلا شنديرك زور جوانا فرمي وفتح الباب ليس بممكن إلا بمفتاح على أسناني ممكن نية درقا بكريتو إلا باو دانانا نبيك لسر كليلك يا مفتاحه بشهادة الإخلاص والتوحيد تلك شهادة الإيمان يا كم شاهد من لا إله إلا الله محمد رسول الله أسنانه الأعمال دانا كاني كردوا كان إخلاص صدق وهي الشرائع الإسلام والمفتاح بالأسنان أو الشريعة الإسلامية وكليليش بدانا كانيتي تا أروى لسرية كم شد علمه زانيني معنى لا إله إلا الله أجينا كسيك بلا لا إله إلا الله ونزاني لا إله إلا الله داوي شي لي أكاد وكو لكويش ورقراوة قال جناب برنامج بيسو جوانا تفرمون وتد لا إله إلا الله بلا دس بي أكاد لا يعم نفي المعبود بحق غير الله هيج پرستراويك نية حق به إلا الله نبيت إثبات يكي وإثباته لله وحده كابو ليرا كاكسيك بباشي لا إله إلا الله تيبقات الله محمد عبده ورسوله هرتي لا إله إلا الله محمد عبده كعبد بو يعني من روجي هب ونبوة خواهي پروردگار هو الأول والآخر كعبد بو يعني أمريه كعبد بو يعني برسي أبيه أخويه ماندو أبيه شتي لبير أشيه بيغمري خواه صلى الله عليه وسلم دور كاد نيجي كردو سلامي داو الصحابة قانتي بيغمري خواه أقصرت الصلاة أم نسيت نيج كرد بوتو ياتو لبيرتو لناو نيجا بو يكي لو غريبي لي بيقول لا بو دين من بو كامل بو أجينا قال يا كاتي نيوز مان سلامة دين نازل شان ركعت مان كرب زام دعاء أو تشيب كين كابلان بيغمري خواه أو إلا بيرتو كواب اللي ريا وكو درزكاني كش باس ما كرد بيغمري خواه صلى الله عليه وسلم درمان خوار كرالا لا درمانك خوار نخوش أكو دوكا صلي قرد أي برد بو روشن جيربالي وكو إمامي علي وهروها بيغمري خواه صلى الله عليه وسلم كلا بروي عبدا كخوشي أفرمي زيادة روي نكن زياد وكو بني إسرائيل زور زيادة روي لبيغمبران يكد أمش لكيو ورقراوة فاعلم أنه لا إله إلا الله فاعلم بأمر خواهي قولت شوان أفرمي نيوج أقيموا الصلاة بأمر نيوج كان أفرمي علمي لا إله إلا الله تعالى بأمر كلا معبود في السماوات والأرض بحق إلا الله هل وها لسورة زخرف إلا من شهد بالحق وهم يعلمون كين خواهي قولت فهما مقر كسانيك شايت من بحق دابينت كبريتي لا إله إلا الله محمد رسول الله وحق يعني زانيو أقاداري بون علم يعني بو معناها هي أيضين يقول بالله لا إله إلا الله برسيارك ليوكم خواهي قورا يكي لناوكاني حكيمة حكيم دو صفتي بو خواهي تيايا يعني صاحب حكمة دانا يشد لجي خوي داني دو صاحب حكم يكر كسب لا إله إلا الله نابي حكم لخواه وربقريه أبيبو سبرو خواهي قورا حكمي ناردوه قرآني ناردوه بو همو ياسايا كابو بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم من مات وهو يعلم شرط من مات وهو يعلم أنه لا إله إلا الله دخل الجنة أما الشرط يكميك علما كبيغمري خواه فرمي بمريو لا إله علمي بلا إله إلا الله هبيت دو اليقين المنافي للشك إذا كسيك باور ربا همو دين هي الله والله كاك والله يقمان مية إنسان زندوبيته وهي والله يقمان مية قرآن اللي يعني خوات به نيجي شكاو الرجل شكريت يقيني يكوكو أو تاني إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا إيمان بخوا وببيغمرك لا إله إلا الله محمد رسول الله باشان شكو قماني نية لا شيء بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين بس يقين يبي القرآن للعني خواته دو كوتي محمد رسول الله يا أم بينشتواج ببيل السري يا كم لناخي تصديقي بكاب الراسي
دوو بە زبان باسی بکات کە پێم وایە جەنابەت هەر پێش بەرنامەکە شتێکی ئاوات ئیشارەت پێ کردوتت باشە کەسێ بە زبان بیڵێ و لە دڵۆ ئیمانی پێ نەبێ ئەو منافقی پێوتی کەسێک بە دڵ بە یەقینی هەبێ محەممەد پێغەمبەری خۆی بە زبان نەیڵێت ئەو کافرە بە دڵ باوەڕ هەیە بەڵام بە ئیقرار ئەبێتە مسلمان کەوا بوو لێرە ئەوەتانێ ثم لم يرتابوا لە چییە لەوەی محەممەد هێناوێتی صلى الله عليه وسلم هەموو قسەیەکی بە ڕاست بزانێ هەموو حکمێکی بە عدل بزانێ قبولی کە ئەوەی ئەو هێناوێتی پاشانە فەرمیێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم امام مسلم ڕایەتێکە أشهد أن لا إله إلا الله وأني رسول الله لا يلقى الله بهما عبد غير شاك فيحجب عنه هەر کەسێ شایەتی بۆ بدا جگە لە ئەڵڵاه پەرسترایی بە حەق نییە و منیش پێغەمبەری خوام هیچ کەس نییە بگا بە دیداری خوای پەروەردگار و ئەمە بڵێت بەبێ ئەوەی شەکی هەبێت ئەبێ ئەمە یەقین وبالآخرة هم يوقنون کە خوای گەورە ئەبوو هورەیرە فەرمی ئەو فەرمودی کە باسمان کرد پێشتر فەرمووی پێغەمبەری خوا دوو نەعلەکەی خۆی پێدان فەرمی لە پشتی ئەم دیوارە و ئەم باخ و بستانەوە هەر کەست بینی وتی لا إله إلا الله تاو نافەرمووی مستيقنا بها قلبه فبشره بالجنة یەقینی هەبوو شکت نەبوو ئێستا هەر لەم ڕۆژگاری خۆمان ئەژین من پێم سەیرە خەڵکێ ئەیەوێ ئایا فێڵ لە خەڵکی بکات کە تۆڵێ کاکە وەڵام منیش مسلمانم کاکێمە پێمان خۆشە هەموو کەس مسلمان بێت ئەوەی مسلمان بێ پێی خۆشە هەموو کەس بەختەوەر بێ هەموو کەس صاحب پارە بێ هەموو کەس صاحب سەحەت بێت ئەوە نییە پێت ناخۆش بێ بەڵام کە تۆ مسلمانیت نوێژ بکە بۆ نوێژ ناکەی کە تۆ مسلمانی بۆ گاڵتە بە حەج و عومراکەی کە تۆ مسلمانی بۆ گاڵتە بە بانکەکەی کە تۆ مسلمانی بۆ گاڵتە بە باڵاپۆشیەکەی ئەو بەرنامەی خوای پەروەردگارە عەزە وەجەل کابوو ئەمە دین تەنها بە قسە نییە ئەم قسەی من نییە خوای رب العالمين عز وجل فرمي ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين هەندێ لە خەڵکی هەیە ئەڵێ باوەڕمان بەخوا بە ڕۆژی دوایە ئەوانە ئیماندار نین کە ئیماندار ئەتەوێ ئیماندار بین پێمان خۆشە هەر سەربەزیە کە بووی بە سەبەبی ئەو کەسە یەک کەس خوای گەورە لەسەر تۆسی تۆی هیدایەتی بدا لە هەموو سەر ئەرز و ئەوەی کە خۆر لێدا خێری زیاترە چکە مسلمان ئەوەنەی کە تۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی ئیمامی عەلی ئەنێرێ بۆ جیهاد ئەفەرمێ بزانە ئەگەر کەسێ خوای گەورە لەسەر دەستی تۆ هیدایەتی بدا باشترە لە حمر نعم کە ئەو کاتەی تر ئەوەی کە لە ناو عەرەبە زۆر دڵیان پێ خۆش وستە و ئەو وشترە گرانبانێکە یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەیەکە لە ناو جیهادە کافر هاتۆ شەڕ بکات کە شمشێرەکەی بەرز کردو وتی لا إله إلا الله کوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەنە ناڕەحەت بوو فەرمووی أشققت قلبه وتي پێغەمبەری خوا لە ترسە فەرموویەتی أشققت قلبه أشققت قلبه تا فەرمی تەمەنامەکە لەو ڕۆژە ئیمانم بێنایە مسلمان حەزەکە هەموو کەس مسلمان بێ بەس کاکە تۆ گەر مسلمانیەتی من زانکۆیە قبول ناکا لە خۆمە بڵێم ئەهلی ئەو زانکۆم تا ناو تۆمار نەکەم بە شەرت و شروطی خۆی وەرم نەگرێت جا لێرە کەواتە قورئانیشە فەرمێت إنما يستأذنك الذين لا يؤمنون بالله واليوم الآخر وارتابت قلوبهم چییە ئەوانەی کە لە گومان و دوودڵی خۆیاندا سەرگەردانن خاڵی سێمان القبول لما اقتضته هذه الكلمة بقلبه ولسانه هل لا إله إلا الله أبي لا إله إلا الله چیە ناوە عن شريعة محمد المصطفى قبول بێت ئەوە خوا هەڕەشە لەو کەسانە کە يؤمنون ببعض الكتاب ويكفرون ببعض لە دنیا و ئاخرەتەمانە لە دنیا شەرمەزارە بن لە ئاخرەت سزایەکی سەختیان هەیە وەڵام من نوێژەکەم بەڵام سیاست لە ئیسلام وەرناگرم وەڵام من نوێژەکەم کاکیان کاکە بەخوام ئیسلامە باوەڕم بە هەمووی هەیە من باوەڕم بەم حەجە نییە شتی وا نییە باوەڕ نەبوون بە یەک ئاەت باوەڕ نەبوونە بە هەمووی پرسیارێک لە ئێوەکەم باشە باوەڕ نەبوون بە یەکێ لە پێغەمبەران بێ باوەڕی نییە بەرامبەر هەموو پێغەمبەران بڵێن بۆ لەبەر ئەوەی هەموو پێغەمبەران کە لەلایەنی خواوە هاتوون تۆ لە یەک فەقەرەی کەوا بوو باوەڕت پێ نەبوو لێرەش کەوا بوو کە باوەڕی بە یەک ئاەت نەبوو ئیدەن باوەڕی قبوڵی ئەوەی نەکردو کە خوا و پێغەمبەر ناردویانە ئەمەش ئاەتوڵی مامۆستا بەڵگە چییە بەڵگە ئەوەتانێ إنهم كانوا إذا قيل لهم لا إله إلا الله يستكبرون کاتێ بانگیانەکەی بڵێن لا إله إلا الله ئەمانە ملکەچ نابن خۆ بە گەورە دەزانن يعني چی ئێستاگوون عن قبولی ناکەن کاکە هەموو لا إله إلا الله کەیان قبول نەکردووە خاڵی چوارەم الانقياد والاستسلام لما دلت عليه پابند بوون
ملکەچی بۆ مانای لا إله إلا الله کە خوای پەروەردگار عز وجل فەرمیێ وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب أنيبوا يعني بقرينوا بلاي پەروەردگارتان و گردنکەچی ئەو بن بەر لەوەی سزاتان بۆ بێ ومن يسلم وجهه إلى الله وهو محسن فقد استمسك بالعروة الوثقى يعني هر کەسێ بەڕاستی ملکەچ بێ بۆ فەرمانی خوا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کاو کەسێک وایە کاکە هیچ پابند نییە بە ئیسلامۆ ولا هەردێ شوێن شەگاڵتە شتی پێکات کاکە گیان جاری وایە احتیمالە خەڵک بۆ سیاست وا بڵێ لە بەرەوەی ئەزانێ ملەتەکە ملەتێکی مسلمانە خۆی کاکە پرسیارێکی سادشکەین خوایە ڕەب العالەمین لە ماوەی 23 ساڵە بەرنامەی بۆ بە شەریەت ناردووە بۆچی ناردوێتی با ئەو خەڵکە و خەڵکە پرسیار لە هەر کەسێک گوێ لە منێ بۆچی ناردوێتی بۆ نەناردووە بە شەری ئیشی پێ بکەن ئایا ئیسلام تەنها نوێژە ئەقیم الصەلا تەنها زەکاتە تەنها ڕۆژووە ئەی ئەم 604 لاپەڕە باس لە چیەکات باس لە حکمی خوای گەورە کات کەوا بوو لێرە بەڕاستی مامۆساگیان خوای پەروەردگار عەز وەجەل دوو کەس هاوڵێک لەگەڵ کەسێکی ترە هەر لەو کاسەی تر ئایا ئەو دووڕوو بوو بێت یا هاوڵ بوو بێت لەسەر ئاوێک بوو بە کێشەیان ئەم ئاوە کێ لە پێشە باخەکەی پێ ئاودات پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم بەشایەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دای بە کەسێ ئەو کەسە نزیک بوو لە پێغەمبەرەوە بە سیلەی خزمایەتی دەوتی وەڵا پێغەمبەر خزمایەتی کرد لێرە زانین خوا چی دابەزاند فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم سوێن بە پەروەردگاری تۆ طبعا ئەمە بەرگێڵ تەشریفی پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێن بە پەروەردگاری تۆ ئیمانیان نیە لێرە لا يؤمنون صحەتی ئیمانە نە کەمالی ئیمان کە فەرمیێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه پێغەمبەر صلی الله عليه وسلم هو کەمالی ئیمانە چکە من ئاستی ئیمانەکەم نەگەشتۆتەوە ئاسەوەی خۆم بۆم پێم خۆشە بووەوە کەوا ئیمانی تەواوم نییە بەس لێرە بێ ئیمانیە ئیماندار نین هەر کەسێک ڕازی نەبێ لە شەجەر کێشەی بچووکە لە کێشەی بچووکیشە ڕازی نەبێ بە حەکەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ثم لا يجدوا في أنفسهم حرجا لە ناخیشۆ ئەبێ هیچ حرج و بێتاقەتیەکیان نەبێ مما قضيت ويسلم تسليما پرسیارەکەم ئەمە زۆر ڕوو نییە مایەتە هەر لە کێشەیەکی بچووکە کەوا بوو مسلمان ئەوەیە کە ئەبێ چی بێت ڕازی بێ بە پابند بێت خاڵی ئەو طبعا پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمی لا يؤمن أحدكم حتى يكون هواه تبعا لما جئت به معناکەی تەوا بەس حەدیثەکە صحیح نییە کە ئیمانتان نییە هەتاوەکو هەوا و ئارەزووتان شوێنی ئەوە نەکەون کە من هێناومە خاڵی پێنجەم الصدق المنافي للكذب لا إله إلا الله بەڕاستی نەوترێت بێت لە ناخۆ بە صادقی بڵێ نەخەڵ کە بەدرۆ بڵێ لا إله إلا الله خوای رب العالمين عز وجل فەرمی ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين خوای گەورە ئومەتانی پێشوشی تووشی تاقیکردنەوە کردو طبعا تاقیکردنەوەکان خوا پەناماندا خوا ثەباتمان پێ ببەخشێ زۆرترین دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بووە یا مقلب القلوب ثبت قلبي على طاعتك على دينك فەرمی خەڵکی زی و ئاڵتون کۆکاتۆ ئێوە ئەمە کۆکەنەوە اللهم أسألك الثبات في الأمر والعزيمة على الرشد نابین لە کاتی فیتنەکانە جاری وایە مامۆستا لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو مامۆسایەکی باش مامۆسایەمە چونکە ملەتی مسلمانان هەمووی قەرزاری مامۆسا ئاینیەکانن لە دایکبوونەوە لە بانگدان و لە عەقیقەوە تا مردن و تەلقینەکەی لە خزمەتی خەڵکن بەڵام هیوایشەیە هەر لە قورئانە بە عالمی سوء باسەکرێن وایەوانە نابین لە کاتی فیتنە خەڵک کەشفە بێت خواپەنە داوا بکەین لە خوا نهێنیمان تاکە و دامان مەژێنێ خەڵک ئاگای لە خۆی نامێنێ و کاتە لە کێشەیە باوکی خۆی لە ئیسلام خۆشترەوە خاکی خۆی لە ئیسلام خۆشترەوێ کە باوک خۆشەویستە خاک خۆشەویستە وایە هەر تەبیعەت خوا ئینسانی وا دروست کردووە تەیرێک یێرانی خۆی خۆشەوێ بەڵام نابێ بیپەرستی خۆشەویستی جیاوازە و پەرستن جیاوازە تۆوانە تۆ پێغەمبەرت خۆشەوێ سەڵسەم لە خۆت و ماڵ و مناڵ و دایک و باوکت وانە بێ ئیمانت کامل نییە بەڵام نایپەرستی پێغەمبەر صلی الله عليه وسلم جا کەوا بوو لێرە خوای رب العالمین خەڵکی تاقیەکات و خەڵک دەرەکەوێت کێ دامەزراوە کێ بەڕاستی صاحبی عەقیدەیەکە ئیسلامی لە پێش هەموو شتێکە
ئەنجا ئەمەی شەکەوا بوو صدقەکەیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بس سريعمان خوێن مەگەزانین کاتەکەمان مەرجە تەواویەکەم ما من أحد يشهد أن لا إله إلا الله وأن محمدا عبده ورسوله والله خوا پاداشیان دەگلەیم لێکن لە بەم سەوە نایکەیتە کوردی کات کوردی ڕاستەکەن پێغەمبەری خوا فەرمی هیچ بەندەیەک نییە کە بڵێ لا إله إلا الله ومحمد عبده ورسوله عبد لەبەرەوە صفەتی خوای نەدەینێ صدقا من قلبه بەڕاستی بڵێت إلا حرمه الله على النار فرمودەکە متفق عليه إلا خوای پەروەردگار ئەو کەسە حرامەکات چونکە تۆ بە صدق بیڵێ هەرچی ئەو هێناوێتی بەڕاستی ئەزانی بەعەدلی ئەزانی ڕخنەی لێ ناگری. خاڵی شەشەمان الإخلاص مامۆستا هەر ئەمە خۆی زۆری ئەوێت يعني ئەو لا إله إلا الله بە دڵسۆزی بوترێت چونکە عەکسەکەی شرکە ڕیایە خەڵکێکەی بۆ ڕیای لێت خوا پەنامامدا لە بەرنامەی پێشوو باسمان کرد کە کابرا و توێتی لا إله إلا الله لە جیهادی شابووە کە کوژراوە لەبەرەوەی بۆ ئازایەتی بووە ئێستا لە ماوە تەحریف زۆر ئەکرێ ئێستا لای ئەهلی سنە و جەماعە بۆت نییە بە کەس بڵێ شەهید ئەوانە نەبێ پێغەمبەری خوا پێی وتون پێغەمبەری خوش لەبەرەوەی خوا وحی بۆ ناردووە ڕوونە خۆ قسەکەم ئیمامی عومەر کەسێک لە جیهادە وفاتی کرد فەرمووی فلان شەهید فەرمووی کەلا پێغەمبەری عەزیز بەل ڕەئەیتو فی النار بۆت نییە عومەر کە حەق لەسەر زبانی بووە سێهەم کەسێم ئیسلامی لە پاش پێغەمبەر و ئەبوو بەکر صلى الله عليه وسلم لەبەرچاویان جیهادی کرد لەبەرچاویە بۆ ئەگەر ئێمە ئەم دینەوەکو خۆی وەربگرین من دوای خەڵک لێم لێ ناکە بە هەموو کەس نەڵێم شەهید لە صحیحی بوخاری هاتووە باب لا يقال لرجل فلان شهيد ئەمە بابێکە نییە مەسەلەیەک وەکاتەوە بە هیچ کەس ناڵێ فلان کەس شەهید بوو لە قورئانە باسی پێغەمبەرانەکە قوتیل و قاتل و کوژران کەوا بوو لێرە من ئەگەر دین بە خۆی وەربگرم دوای خەڵکێکی تر کە نوێژیش نەکا و باوەڕی بە ئیسلامیش نەبێ گلەی ناکە ئەگەر بە کوژراوەکەی نەڵێم کاکە فلان کەس شەهید چونکە تۆ گەرەوەی خۆت قورئانی هەمووی لەبەر بێت لە شەڕی یەهودیشە کوژرابێ بە تەعین پێت نییە بڵێ شەهید کاو مەبەسم لەم ئیخلاسەیە ئەبێ ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەختەوەرترین کەس بە شەفاعەتی من لە ڕۆژی قیامەت ئەو کەسێ بڵێ لا إله إلا الله خالصا من قلبه أو نفسه إن الله حرم على النار من قال لا إله إلا الله يبتغي بذلك وجه الله عز وجل چونکە هیچ کردەوەیەک بەبێ ئیخلاس قبول نییە ئیخلاس لە هەموو بابێکە هەیە إنما الأعمال بالنيات بەرنامەی من و تۆ خێرکردنت سەردانی ماڵی مامت نەخۆشیەک ئەڵێ کاکە حەیامان چووک هەموو ڕۆژ بەس ئێمە ماویم ڕۆین کاو بۆ ئەوە کردە حەیات نەچێ بۆ خوارد نەکرد قورسترین عیبادەتیشە چونکە بەشی نەفسی تیانە یاڵێ عیب بە با بڕۆین زۆر شت وڵا کاکە باو چالاکی بکەین کورە کاکی گەنەوە خەڵخەمووی خەڵکی چالاکیە بە خاتری خۆ ئینسان کردەوەکەی خۆت ئەزانی بۆ خوانیە دراستەتی بکە تەرکیکە کەوا بوو لا إله إلا الله بێ بە ئیخلاسی بوترێ خاص لە پێناوی خوایە بێ هیچ بەرژەوەندیەکی تیا نەبێت منافق بۆچی لە دەرکی ئەسفەلە لە ئاگری جەهەنەم لەبەرەوە شەڕیان لە دنیا بۆ مسلمانان لە کافر زۆرترە لەبەرەوەی بەڕاستی نەیانوتووە لا إله إلا الله منافقەکان ئەیانوت محەممەد رسول الله قالوا ما حەزەکەم شیع بازوڵا خەریکە ئەوەنە بابەتەکە دەوڵەمەنە و بەرنامەکەم دوای گلەی لە تۆ بکەم چکە خەڵک پێویست بێت تەماشاکەن ئێستا خەڵکێ دێ بە تۆ کاکە و خەڵک بە کافرە زانن ڕکاکە والله حەزەکەین سەر عەرز ئیشی مسلمان چییە وتارە خوێنی و دێڕ خەڵک ئیمان بێنێ بۆ قیامەت ئێمە بەمای بینەوە گەر خوای گەورە ببینە سەبەبی هیدایەتدانی یەکەس بەڵام هەر لە عادی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵک وتوێتی قالوا نشهد نكر بكلمة قالوا نشهد شايتي بوتان طبعا أمر راسيانك نشهد إنك لرسول الله إنك بو توكيدا لا مكش بو توكيدا شايتي يدين أي محمد توبيا غمري خواي قراء فرميت والله يعلم إنك للرسول خوا أزاني توبيا غمري والله يشهد إن المنافقين لكاذبون كابو همو لا إله إلا الله يك قبولني لا إله إلا الله بابا مخلص به خالي حوتم المحبة لهذه الكلمة الطيبة لا إله إلا الله خوش بيت أهلي لا إله إلا الله خوش بيت بيغمبرت خوش بيت أوي لا إله إلا الله هي ناويتي تو خوشت بيت إن جاء ليرا باوكت دايكت خاكت كس كارت كسابتت منالت يك منالت هي لها متمنتا أو منالة
نابێ پێش لا ئیلاهە ئیلەڵڵای بخەی مەحەبەت شرکێکەکەی پێوتێ شرکی مەحەبە یانی خۆشەویستی ئاستی کوڕ و کچێ گەشتۆتە ئەو ئاستەی لەخوا خۆشترێوێت یان لە لا ئیلاهە ئیلەڵڵا خۆشترێوێت لە پێغەمبەری ئازیز خۆشترێوێت کا بەڵام کابووم لەکو باسم کرد هەموو جارێ خەڵکی غەڵەت تێ نەگات چونکە تەنها موسڵمانە خاکی خۆی نافرۆشێت موسڵمانە خیانەت ناکا تۆ تەماشا و دکتۆرانە بکە کە ئێستا لەخوا ئەترسن جاری وایە نەک پارە وەربگرن پارەی دەرمانەکەشی دەن عملیاتەکەشی وەر بەڵام بڕۆ وڵاتانیش بگەڕێ دکتۆرانەی کە زۆر شەهادەیان بەرزە عملیاتەکە پێویستی پێ نەبووە عیلاجە نووسێ پێویستی پێ نەبووە تەماشای و موانسانە بکە کە لەخوا ئەترسن بەو شیوە پارەی خۆی حرام ناکە ئەو مامۆسانی من با هەلێرش ئەوە بڵێم حاکمی قسەیەکی زۆر جوانی وتی ئەهلی مزگەوتۆم ئیسلامیانە سجن و مرور و محکەمە و ئەمانیان هەمووی بە خۆمی وت هەمووی قەرزار کردوتی نیمانە گەنجە ئیسلامیەکان نین کاکە گیان ڕێ لە کشی خەڵکی بگرن و لە ترافکلایی بدەن و شەڕە چەقۆ بکەن و عارق بخۆن و لە نادیەکان بن زۆر شتی باس کرد دەوتم بەخوا ئەوشی بۆ زیاد کە بەخوا لە کار و کەسابەتیشیانە حرام ناکرد کریەکارمانەیە کریەکار ئەو ڕۆژ ئەو چیمەندۆ هەمووی سەرفەکات دەبەرەوەی نەفەوتێ نوێژەکانیشی نافۆتێنێ ئێوارە دوای ئەوە حەقی نوێژەکانی ئەداتێ بۆ ئێمە بەسم مەحەبەتی لا إله إلا الله ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله هەندێک کەس هەیە هاوڵ بۆ خوا لە چییە پەیا ئەکەن لە خۆشەویستیە بەڵام والذين آمنوا أشد حبا لله وبيغمر إخوة فەرمێ صلى الله عليه وسلم سێ کەس هەن حلاوە ئیمان ئەچەژن یەکێ لەوانە أن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما خوا و پێغەمبەرەکەی لە هەموو سیواهما هەموو شتێکە باو کابوو وەکو بووە کەم خەڵک نەیە زۆر کەڕە بێن وڵا ئەوە بە مسلمان بفرۆشنەوە بە مامۆسای ئاینی وڵا کاکە مسلمانان کاکە مسلمان هەر تەماشا جلی کوردیکە تو خوا کێ زندوی کردوتو هەوی مامۆسایانی ئاینی نییە ئەجا لەبەرەوەی کەوا بوو ئەمە من خەڵکی گەڵێ کاکە گیان خۆیسە خەڵکێکی چەپ کوردیا کورد نییە کوردایەتی بە کافر بوونەکە هەیە مسلمانیش خزمەتی ملەتی خۆی بە قورئان و سونەتەکە و قیامەتی شێداتێ ئەجا تەماشاکەن لە دینە یەک شتم پێ بڵێ ناشرین بێت ئەمە نەکرێتە قیاس بڵێ کاکە خەڵکی وایە جوان تەمثیلی ئیسلام ناکا جاری وایە هەر بەدەست دروستەکرێ بۆی کە جوان تەمثیلی نەکات و خاڵی هەشتەمیشمان مامۆسای برام ئەی یەکفوڕە بالطەواغیت کافر بێ بە هەر شتێ جگە لە ئەڵڵاه بپەرسترێت و هەر کەسێ بپەرسێ خۆی ڕازی بێت ئیتر کاڵێم هەر شتێک قەبر بێ دار بێ بەر بێ بەرنامەی پێش و زۆر باسمان کرد فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى ئیتر کەوا بوو ئەوەی کە غەیرە خوا ئەپەرسێ دارە بەردەت و ئەڵێ خوایە من کافرم ئەمە شایستەی پەرستن نییە ئەمە مەخلوقە وانە و ئەوەیشی کە خۆی ڕازی بێ بپەرسێت و کافری کاکە ئەوە شایستەی شوێن کەوتن نییە جا لێرە ئەمە رسول الله صلى الله عليه وسلم فرمي ومن قال لا إله إلا الله وكفر بما يعبد من دون الله حرم ماله ودمه هر کەسێ بڵێ لا إله إلا الله بێ باوەڕ و کافر بێ بەوەی غەیرە خوا ئەپەرسێت لێرە ئەمە تانا یەک شت ئیشارەت پێ بکەم کە لە نەواقڵیش هەیە چۆن عیبادەت بۆ غەیرە خوا لە قورئانە ئەگەری کە لەم برایانە لەو چێسە لەسەر زبانیان بێت لە سورەتی کەهفە ئاخر ئاەتی 110 ئەفەرمێشی ئەفەرمێ ولا يشرك بعبادة ربه بشي بعبادة ربه أحدا ولا يشرك لا بيم آياتي بيست شيء فرميت كفرمي ولا بالرواية ابن عامر ولا تشرك في حكمه أي محمد لا حكم كزمك بهاول بخوا ولا يشرك في حكمه أحدا خواي پروردگار قبولناك باش خو يك إعرابي هي يك كلمة ئەمە لێرەیە کە تۆ دڵسۆزی بۆ ملەت و خەڵکی خۆت بڵێ کاکەگیان ئەمە نەخۆشیە حکمی خوا لە حکمی خوا باشتر نییە هەموو حکم و دەسەڵاتێکی تر حکمی جاهلیە قورئانە فەرمێت ئەفەبحکم الجاهلیەة یەبغون یعنی یطلبون مامۆستاگیان ئەمە بە کورتی زۆر ئەم شەرت و شوروتانە بوو نازانم هەر تەماشای سەعات من ویستم ئەوە بڵێم ئەو هەندێک تەواوکاری مەوزوعەکە ماون مەگەر لە دەرفەتی ترە کاتیان بدەینێ چونکە ئێستا گەر باسییان لێ بکەین تەنها ینی بەرنامەکەمانە دەیکی وڵی مەگەر وا بکەین بۆ ڕۆژانی داهاتوو ئینشاءالله دەرفەتێک بدەین وڵی من خۆتان ئەگەر
با هەندێک پرسیاری لە من بوو بابەتەکە وڵا باوتەکەی خوازێ لە پێشی ئەمە شەرت و سروتە دانەیەکیشی لە لابێت ئەمانەتەکە ناگەێنین خەڵکیش حەقی خۆیەتی بڵێ باوەڕ بە دانەیەکی بپەڕێم دوای لەوە خەڵ حەقی خۆی وەڵام مامۆستا ئەویانی بەدڵ نەبووە ئەستەغفر الله کەواتە با لەسەر ئەمی کە باسمان هەندێک ڕاوەستین من ئەمەوێ بپرسم ینی ئەگەر ئەم شەرت و مەرجانە کامڵ نەبوو چی ڕوودەدا هەبوون بەس کامڵ نەبوون هە پرسیارەکە پرسیارەکە بەڵام لە پێش ئەوڵ و ئاخرەکەشی ئاوالیەکەی مامۆستا ئیبراهیم ئێستا بۆ نمونە ئەمە لە ئیخلاسە ئێستا لە ئیخلاس خۆی چییە مەسئلەی ئیخلاس عەکسەکەی شرکەکە بۆتە دوو بەش باشە یانی چی شرکەکە بۆتە دوو بەشۆ خەڵکی وا هەیە کردەوە ڕیا لە کردەوە ئەکات بخڵسیڵێ لا ئیلاها ئیلا الله بەڵام شەیتان زاڵە بێتە سەری دەنگێکی خۆشی قورئانەکە بۆ دەم خۆشی خوێنی وەکو حەدیسەکان باسمان کرد ئەمە ئەو کردەوەی هەڵەوەشێتەوە کە چەند گەورەش بێت کەوا بوو ئەمە لێرە چۆن ئێمە هەمانە لە کوفری ئەکبەرمانێ و کوفری ئەسغەر کەسێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قوڵ ناکا بە غەیرە خوای پەروەردگار عەز وجل ئینسان سوێنێ بخوات حتا عولەما وتیانە خەڵک ئەکەوێتە شرکی بچووکە لەوە ئەڵێ وڵای کاکی گیان لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ مەجلس و بیسەر ئەڵێ لەو لە الکەلب و لە سوڕقنا وەڵا سەگەکە نەبوو عاجزی مالیە کرا ئەڵێ بۆ سەگەکە خوای پەروەردگار نێڵاوە دزیت لێ بکرێت ئەوە سەبەبە مەڵێ ئەو ها پێغەمبەری خوا فەرمی مەڵێ ما شاء الله وشئت وڵێ ثم ما شاء الله ثم شئت لە حکمە حکم هەر کەسێ باوەڕی وابێت حکمی غەیرە خوا لە حکمی خوا باشترە لە حکمی خوا لە قورئان باشترە شریعەت با نوێژ و ڕۆژوەمانە بکات ئەوە لە دینەکە پێی دەرەچێت بەڵام هەر کەسێ باوەڕی وایە کە حکمێک هەسێک کەمە لێرە بریتە لە شتێکی معەیەن حاکمێکە لە محکەمە خزمایەتیەکە پرسیاری لێ بکە ئەڵێ دز ئەبێ دەستی ببڕی پرسیاری لێ بکە ئەزانێ حەقەکە چۆنە بەڵام لێرە بەهۆی خزمایەتیوە دینەکەی نەگۆڕیوە حکمەکە ئەگۆڕێ بەڵێ دێتەڵەوەڵە کاک ئاوازگانەوە شایەتانەی تۆ شایەت نین ڕوونە لێرە ئەمە عولەماڵێن ئەمە چییە ئەمە لە دین دەری ناکات بۆ لە بەرەو شتێکی معەیەنە یەک شتی تر بە هەر ئەمە لە بیر نەچێت لەسەر قسەیتەوە بۆ نمونە خەوارج ئەمە ئیژم پێ بوو ئەمە قسە ئیمامی عەلیان بە کافر دەزان ئیمامی عەلی مژدەی باشی پێ نەدراوە خەڵکی وایە ئەم قاعیدە وا تێگاڵێ من لەم یوکەفر الکافر فقط كفر هر كسي كافر بكافر نزاني وكافر بيت بشي دومي قاعدة كش من كفر مسلما فقد كفر يا مسلمان اي باشا قال او مسلمانه صحابي في غبر بن صلى الله عليه وسلم قرآن هن شايتي وداون وأن محمد رسول الله والذين معه وأن والسابقون الأولون من المهاجرين والأنصار إمام علي تيايا إمام عثمان تيايا دي باشا بو كاتي خوارج إمامي عليان بكافر زاني إمامي علي واني بكافر نزاني بو منهج بروي الله يبري إمامي عليش كافره كابو من أفرمي من لم يكفر تونيا مسلمانيك لنزانينا لجهلة وكباس مان كرد نخوينا واريك عربي وآيات ليك ناكاتو تقليدي ما مصايك وابر وردبوه من باسا كم هاواركرنا غير أخواي پر وردقار وأمانة من كفره باسا كم حكم بغير ما أنزل الله كفره بلام أن شخصا بهوي تقليدي وكوتوت أو كفره بلام بهوي نزانيني تا تيأجين إزالي شبه أكري حكمك جوازه منصب الرصاف هذا أو خلقش كإمام علي بو أوان إمام علي يعني باشا كإمام علي كمجدي بهشتي بيدراوه هم الصحابة كان أزان أما مجدي بهشتي خليفة مسلمان أنا تولي كافر أو شيء ذا بيكوجي أبغى إمام علي بو مذهب بي أيش بيعمل كافر نبرك مسلمان يجي كافر كذوه بلهم إيسا هركسيه يهود ونصارى كقرآن على كافره هركسيه باوري بأخوان البيت هركسيه بروني إعلاني كفري خويب كاتو هرب كافري نزاني أو أجريته كافرية كرون بيت كفركي ماسەجان ئەم تەبامان هەر بە کورتی ئەگەر بگونجێ وەڵاممان بیتەوە ترسناکترین شرکی شاراوە چیە کە ئێمە تێی بکەوین یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هەموو پێغەمبەران باسی دەجالیان بۆ ئومەتەکەیان کردووە من لە دەجال زیاتر لە ئومەتەکەم بترسم شرکی خەفیە وتیان شرکی خەفی چیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەوەیە کەسێک نوێژی خۆی ئەڕازێنێت تۆ لەبەرەوەی کەسێک ئەیبینێت ئیتر ئەمە
بەڕاستی شەو ئەخەوی لەگەڵتایە بەردەوام لەگەڵتایە بۆ لەبەر ئەوەی جاری وایە خوا پەنامامدا کابرا سەردانەکا بۆ خۆیەتی لەبەر بڵێن ماشەڵا خزمێکی باش محازەرە ئەڵێ لەبەر بڵێن ماشەڵا محازەرەکەی بەقوتە قورئان ئەڵێت و ئەڵێ مامۆستا فڵانکە چالاکی زۆرە عولەما فەرموون نیشانەی ئەوە سێشتە هەر کەسێک بە تەنها تەمەڵ بوو لە ناو خەڵکە چالاک بوو هەر کەسێ پیاتا هەڵدا چالاک بوو ڕەخنەت لێگەر حەقیش بوو پێی ناخۆش بوو ئەمانە نیشانەی ئەوانن کە خواپەنە نیشانەی ڕیای ئینسان بۆ خۆی کە کردەوە چەند بەرز بێ هەڵی ئەوە شێنێتەوە من هەموو جارێ و حەدیسە کەوتم ئیمامی عومەر فەرمێتی فلان کەس وەڵا پێغەمبەری خوا فەرمی فلان و شەهید پێغەمبەری خوا فەرمی کەلا بەر ڕایت و فی النار یا ئەوەی کە ئەڵێ لە یەکێ لە غەزوەکانە پێغەمبەری ئازیز لەوێ بوو کەسێک هەبوو نەئەگەشتە هەر کەسێکی کوشت وە بە تاک و بەکۆ خەڵکێکی زۆری کوشت سەحابەکانتیان ئەمڕۆ کەسێک بەکردەوەی خۆی بڕاتە باش لەم پیاوەیە پێغەمبەری خوا فەرمی پیاوە لە ئاگری جانەوە کەوا بوو خۆ مسلمان بوو جیهادیشیە کرد کە کوژراش وایە بەڵام دوایی خۆی کوشت نەیتوانی ئەو پێغەمبەری خوش خوا ئاگاداریە کاتۆ شایەتەکەم لەوایە ئەم ئیخلاسە ئەوەنە وردە ئینسان لە خۆی وە نەیە ئەم ماوە زۆر تەحریف لەوە کرا بە عام کاکە گیان یعنی هەر کەسێک بێ کاکە تۆ بەس خوا ئەزانێ کێ قورئانەکەی قبوڵە کێ جیهادەکەی قبوڵە تۆ یەکسەر خەڵکی وایە باوەڕی بەوە نییە کە ئێستا وتیان کاتی ئیسرائیل شەڕی بووە لەگەڵ عەرەبە تعلیقیان داوتیان ناڵێ مەلایکە دائەبەزێ ئەوە کاکە بۆ مەلایکە دانەبەزی لەگەڵ ئیسرائیل وڵا دابەزی ئەوش بە عەقڵی خۆی جوابی داوت دابەزی بەڵام سێر هەردوو لای کرد کاکە هەمە لە شەڕە لەگەڵ یەهودیشە کاکە هەردوو لە عارەق خۆن و هەردوو لا نوێژ ناکەن و هەردوو لە قیبلە نازانن چییە وەڵا نێزانی کاملی مسڵمانەکانە مەلایکە دیفاع لە کێ بکە ئێستا خۆ خەڵکات و هەر بە زۆر ئەوێ کاکە ڕەمزی جوانی ئیسلام بۆ خۆی وەرگێمە حەزەکەین هەموو کەس مسلمان بێ و شایستەی ئەو ڕەمزە بێت جزاکم الله خێرا ئەگەر ئێوە هەتان بێ پرسیاری هەبێ بەشداری بفەرموو مامۆستا من لە سەرەتاوە پرسیارێکم بۆ دروست بوو لەسەر مەسەلەی ئیقامە حوجە ئەوەنەوە بەنسبەتەوە مسلمانانن کە لای خۆمان کەمێکەم و کورتیان هەیە تایبەت لە ئیمانەکەی بەڵام بەنسبەت ئەو بەشەی تری مرۆڤایەتی کە لە سەر و 6 ملیار کەسەوە هەر ئەسڵەن مسلمان نین هەر ئەسڵەن کەلیمەی تەوحید لەلایەن موجود نییە باشە مامۆستا مەسیری ئەوانە چییە وە پاشان ئەرکی ئێمە چیە لەم باسەیەوە چەند ئێمە کەوینە تاوان و تاوانبارین بە نیسبەتەوەی کە ئێمە نەمانتوانێت وەکو پێویست بەدەم مرۆڤایەتیەوە زۆر بە کورتی زۆر بە کورتی ئەوە ئەڵێم ئیقامە حوجە ابن تەیمیە کە مناقەشەی لەگەڵ هەر کەسا کرد نەئێوە تاو کافر بوون لەبەرەوەی ئیقامە حوجەم کردوتە سەرتانە چونکە بێ شوبهەکانی نەیەڵی دوو ئیبن عەباس لەگەڵ خەوارج ئەو هەموو مناقەشەی کرد کە ئەیانوت سەحابەکان کافرن نەیوت وەڵامە کافرن ئیقامە حوجەم کردوتە سەریانە کاوا بوو هەر کەسێ بێ قسەیە بکاو بڵێ کاکە ئیقامە حوجەمان کردوتە سەر خەڵکە من ئیقامە لەسەر خۆم لە ئادەم ئەیگەیەنم بەسەو کابرا لەوە نە لێم تێبگەێنە سقەی بە من بێ سقەی بەو کەسە هەیە کە وا پەروەردەی کردووە ئەو خەڵکەی تریش مامۆسای بەڕێزم کە دین گەشتە هەر کەسێ و باوەڕی پێنەهات لە دنیا کافرە بەڵام لە قیامەتە کە احتیمالە دینی پێ نەگەشت بێ هەڵە پێی گەشت بێت لای خوای گەورەی عوزرەکەی چونکە 4 تاقم هەن کەسێکە دین هاتووە ئەو پیر بووە هیچ لی تێ نەگەشتووە لە قیامەتە بەخواڵێن خوای پەروەردگار من دین هاتوا بووم تاقمێکە شێتن تاقمێکیش کە سەفیهن خەڵک گاڵتەیان پێ ئەکات لە شت تێ ناگەن ئەمانە لە قیامەتە خوای پەروەردگار فەرموودەی سەحیحمانێ تاقییان ئەکاتوە تاقییان ئەکاتۆ چۆن لە دنیا پێغەمبەری ناردۆ بۆتە حوجە لەسەر خەڵکی ئەکەوتە قیامەت جزاک الله خێر کەسی ترتان سەرنجێکی نیە تۆ هەتا دەستان خۆش بێ مامۆستا هەر بە کورتی بەوەی دوو نەفەر بێ و مامۆستایان دووبارە خۆرگە پاداشتی خیری هەموو لای بداتەوە مامۆستایان بەنسبەت قەزەی سحر و جادوو قەزەی تەلیسم و قەزەی نوشتە و قەزەی ئەمانە بەداخەوە لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە بە تایبەتی لە ناو چینی ئافرەتانە گەشتۆتە لووتکە یعنی ئەگە زۆر قاڵ و قوڵ ببینەوە تیالەوە چێ بڵێن هیچ ماڵێک نییە بە دەگمەن بە ئاحاد ئیلا قەزەی سیحر کەوتۆتە ناویەوە ئیلا ڕۆشتون بۆ لای کەسێکەوە نوشتەیان بۆ کردووە ئیلا چون بۆ لای کەسێکەوە ئیشی سیحر بۆ ئەوانە لەبەرەوەی بەسوان کاتی بەرنامەکان خۆش زەباتەوە یاخوایان ئەوە یەکێ لەوانەیە کە لە نەواقضی لا ئیلاهە ئیلەڵڵاه سحرە وانە کاوا بوو کاتێ مەلایکە بە خەڵکەگەڵێ کاکی گیان ئەم ئیشە مەکەن سورەتی بەقەرە کە ئیشارەتی پێکات کە
يفرقون بين المرء وزوجه. السحر علمه بۆیە قساکەم سحر وجودی هەیە، چاوپیسی لای ئەهلی سونە جەماعە وجودی هەیە. چییە ئێمە نازانین، وەکو ئیبن حەجەر فەرمیێ ئەمە لە سەروی عەقڵ بێت تەسلیمی بیت. بەڵام خەڵک کە لەسەر لا ئیلاهە ئیلڵاهەکە لە پێشە لەسەر تەوحید پەروەردەت کرد، ئەذکارەکان بخوێنێت بەبێ ئیزنی خوا، سحر زەرەر نادا. بەڵام سحر وجودی هەیە، ژن و پیا و لێک جا ئەکاتۆ. ئەو کەسەی کە ئەبێتە ساحر ئەبێ کافر بێ بە دینی خوا، چونکە یەکێک لەوانەی کە کافرن نەواقڵی لا ئیلاهە ئیلڵاهە ساحرە. بۆ چونکە ئەو ژنانە ئیشی بۆ ناکەن تاوەکو ئەم خوا پەنامامدا قورئان نەخاتە ژێر پیسی نەکاتە سەر قورئانە، دواتر ئەوان دێن ئیشی بۆ ئەکەن و سەر لە خەڵکی تێکەدەن، خوای گەورە پەنامان بدات. بەڵام لای ئەهلی سونە جەماعە سحر مامۆستا هەر ئایەتی لەسەرەیتر ئەنجا کەسانی هەن ئەمڕۆ ئەیانێ خەڵک ڕازیکەن یا لێی تێنەگەشتون دێن ئەڵێ چاو نییە، سحر نییە، کە ئەو هەموو ئایەت و حەدیثەی لەسەر و ئیجماعیشی لەسەرە. حتما لەو دەرفەتێکە ئینشەڵا خوای گەورە بەنسیبی کردین زیاتر لەسەرەوە مۆزوع ڕاوەست. ئەو سێ بابەتمان ماوە، خوالت ڕازی خوای گەورە پاداشتی بەڕێز مامۆستا لێرگەرمیانی بداتەوە لە ئەڵقەی دووهەمی بەرنامەی تایبەت بە کەلیمەی تەوحید لا ئیلاهە ئیلڵاڵاه قسە و باس و گفتوگۆیەکی باشمان کرد. هیوادارین سووتان لێوەرگرت، پێ سواس بۆ ئێوەش کە تێیدا ئامادە بوون. ئینشاءڵڵا لە دەرفەتی سێ هەما کە زۆر پێویستە تاواکەری ئەم دوو ئەڵقەیە بێت، خۆی گەورە پشت و پەنابێ پێتانەگەینەوە. تاو کاتە خۆی گەورە هەموو لایەک ساغ و سەلامەت و تەندروست بکاوە لەگەڵ ڕەمەزانە بەباشی بڕوا پێتان نەگەینەوە ئینشاءڵڵا. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکات.